ساڵ بەر لە ئێستا کوردەکانی دانیشتووی وڵاتی سوید هەستیان بە زەرورەتی پێکهێنانی فیدراسیۆنێکی کوردی کرد. هەر بۆیە لە 22 گوڵانی ساڵی 1970 فیدراسیۆنی کۆمەڵە کوردستانیەکانیان لە وڵاتی سوید دامەزراند. فیدراسیۆنی کۆمەڵە کوردستانیەکان ڕێکخراوێکی کوردستانی نەتەوەیی دیموکراتی بێلایەنە. هەموو کوردی پارچەکانی بە بیری جیاوازدنەوەی خۆی کۆ کردوتەوە. بۆ ناسنامە، کولتور و زمان کار بکە. دەستگایەکی باوەڕپێکراوە لە حکوومەتی سویدە. لە وڵاتی سوێدا گرنگێکی تایبەتی بە ڕێکخرا و کۆمەڵە کللتوری و خزمەتگوزاری و پیشەیەکان دەدرێت. زۆربەی و خەڵکانی کە ڕوویان کردوتە ئەم وڵاتانە بە مەبەستی پاراستنی فەرهەنگ و کللتوری وڵاتەکەیان و ناساندنی بە دنیای دەرەوە ڕێکخرا و کۆمەڵەی تایبەتی دادەمەزرێنن. بەهۆی زوڵم و زۆری داگیرکەرانی کوردستانەوە گەلێک لە کوردەکان پەڕێوەی هەندەران بوون کە ژمارەیەکی بەرچاویان لە وڵاتی سوید گیرساونەتەوە. کوردەکانی هەر چوار پارچەی کوردستان زیاتر لە 30 ساڵ بەر لە ئێستا ڕێکخراوێکیان بە ناوی فیدراسیۆنی کۆمەڵە کوردستانیەکان دامەزراند. گەلۆ زەرورەتی پێکهێنانی ماڵێکی کوردی یاخود چەترێکی کوردی بۆ دانیشتوانی کوردی وڵاتی سوید لەو سەردەمەدا چی بوو؟ لە سوید بەس کۆمەلەیەک هەبوو، کۆمەلا خوێندەکارانی کورد لە سوید و هەر چار پەرچەی کوردستانê لەوێ هەبوو تەمسیل بوو و کار و خەباتی زیاتر لەسەر کوردستانان بە ئاشوور بوو و ئەو شۆڕەشانەتەوەی کولوێ دەردبەشی هەر کەس ئالیکاریاوێت کرد. پرانیا کورداژی لە ئوپساڵا بوو، پاشی گەلێکیوان هاتن ستۆکۆلم و پشتی دەمەکی کوردێن باکوور ڕێخستن چێکردن و کوردێن کو لە سوێدە دژین خۆبووان ڕێخستن ئاواگیرێدان و لە سوێدەژی ئەو ڕێخستن چێبوون، یعنی فیلیالێوان بەشێوان ڕێخستنە هەموو لە سوێدی هەبوون و ئەو ڕێخستنانە ڕێخستنên کوردستانە باکوور لە سوێدێ تایبەتیژی ستۆکۆلم کۆمەلا چێکردن. ئەو کۆمەلا گرێدایê یانجی نێزیکی ڕێخستنên کوردستانە باکوور بوو، یعنی ڕێخستنی وە پارتیا بوو. ئیژە ئەو ڕێخستن چار ڕێخستن هەبوون ku زیاتری دikarbûn hevra bidin bistînin. Ew pekeke ne têda bû, bes çar rêxistinên din bi hevra îş dikirin, dikaribûn bi hevra kar bikin, demonstrasyûn bi hevra çê dikirin, yanî meş bi hevra çê dikirin, bi hevra Newroz pîroz dikirin, hin aksiyon bi hevra pêk danîn. Êja yani yekîtiyekî me fêm dikir ku yekîtiyekî Kurda lazim e ku ev îşana hêsantir bimeşe. Kurd gelek grûbekî aktif bû li Swêd. Daîm di nav lêgerînekî de bû, yani dixwast tiştekî pêk bîne, hêztir be, xurttir be. Ji wê demê li Swêdê federasyonê biyaniyan hebû. Çend grûbên mezin mesela Yugoslavyayê wan hebû, İspanyayê wan hebû, Tirk federasyon çêkiribûn. Kurd jî aktif bûn, Kurd dixwastin bi xwe jî yani xwedî federasyonek bin, bi xwe federasyonek çêkin. Gelek pirsgirêkên welat û Kurdên Swêdê hebûn lê dezgeh tune bû, dezgehekî hevbeş û demokratîk û pek vekar bikin ji bo van pirsgirêkan tune bû. Dezgehên Federasyonên Xelkê dê hebûn û mesela İtalî, Portekîzî û Polonî û her wiha lê Kurdan tune bûye. Ez bawer dikim federasyonekî mîsal bû ku Kurd dibin baskekî de bigîjin cem hev. Ew mühim e.
yani herkes leciki iş bike ve tesir avi kiyeme. Vakti insan rekistine ki da behev rabın ev bu beseri mesele ki mesela yani tişti heri mezin Kurda le Swêdê eve temsiliye ki geçti çekir. Belki çend rekistin le derva hebun ziyatrici mesela PKK le derva bu nahajusaya. Le federasyon dikare gelek insana hamez bike. Ama ez dibêjim ev giringiya heri mezin. Le federasyon hin tiştên din jî dest xistin. Mesela ez wextê serok bûm lêrer högskolan ew mekteba mamosteyiya bilind. Bi ser navê federasyon ez çûm ew müessese dezgehê ku li lêrer högskolan ew beş vedikin beşî ziman bi mesûlî wê re xeber da min got ez bi navê federasyonê tim ez serokim beşa Kurdî me li lêrer högskolan yani mekteba mamosteyiya bilind me vekir. Beşa Kurdî. Wextê yekîtî hebe xurt bî dengê te zêdetir derdikeve. Mesela eva yek misal e. فدراسیۆنی کۆمەڵە کوردستانیەکان لە سەرەتادا لە 4 کۆمەڵە پێکهاتبوو. بەڵام ساڵ بە ساڵ ڕێژەی کۆمەڵەکانی ئەندامی زیادی کردووە. شێوە و پێکهاتەی فدراسیۆن و دابەشکردنی ئەرکەکانی ڕەنگدانەوەی 4 پارچەی کوردستانی تێدا بەدی دەکرێت. لە بیدایەتی دامەزراندنی فیدراسیۆنی کۆمەڵە کوردستانیەکان ئەمە پێکهاتبوو لە 4-5 کۆمەڵەیەک لێرە و لە یوتوبوری و ئوپساڵا 6-7 کۆمەڵە بوون. وای لێهاتبوو کە ئەم کۆمەڵانە کاری و چالاکیانە کرد وردە ئەمڕۆ لە سایەی خواوە خۆیەکات لە نزیکەی 40 کۆمەڵەی کوردی لە ئومیۆ هەتا ئەگاتە لوند لەژێر چەترێکی نەتەوەیی کوردستانی بێلایەنی دیموکراتن کە ناوی فیدراسیۆنی کۆمەڵە کوردستانیەکانە. وەکو چەترێکە بەڕاستی فیدراسیۆن بۆ هەر 4 پارچەی کوردستان چونکە کە فیدراسیۆن خۆی پێکهاتووە لە کاریگەر و گشتی وای کردووە کە پێکهاتەکەی لە هەر 4 پارچە تیابێ لە ناو پێکهاتی فیدراسیۆنە و فیدراسیۆن خۆی ساڵانە کۆنفرانسی ساڵانە ئەبەستێ بەڵام وەکو کۆنگرە 2 ساڵ جارێ کۆنگرە ئەبەستێ و کۆمیتەی کاریگەر و گشتی تیا هەڵەبژێرێ و بێجگە لە ڕێڤیسۆر و ڕاوێژ و وەکو کۆمیتەی گشتی ئەوەیە کە پێکێن کە لە بەرپرسی هەرێمەکان و بۆ کاتی کۆنگرەی فیدراسیۆن لە کۆمەڵەکانە نوێنەری خۆیان هەڵەبژێرن بۆ کاتی کۆنگرەیەکی دیموکراتی لە فیدراسیۆنە کە ئەوە لە بەرچاوەگرێت کە وەکووتم هەر 4 پارچەی تیابێ و ساڵانەش کاری فیدراسیۆن یاد و بۆنەکانە کە ئیکات بێجگە لەو چالاکیانەی کە بە ڕۆژانە لەسەر ئەو گۆڕانکاریانەی کە لە هەر 4 پارچەیە دەبێت کار و چالاکی خۆیەکات و ئەو بێجگە لەوەی کە سیمیناریا خۆت خۆپیشاندانیا خودداخۆیانی ئەمانە هەمووی کار و چالاکی فیدراسیۆنن. نوها کوملین me navbera yek çil komeleyên me hene û sal bi sal tê guhartin en ku endametiye xwe em evana dijmerin her sal. Îsal ez baverim yeke û sala bekare çil bibe çil komele endametiye xwe bide çil bibe. Yani komeleyên me hejmarên komeleyên me tê guhartin. Navbera û çil. Her komele karı xudike, her komele de karı xuda azade. Le de çerçeveya destura federasyonê da. Desturê van jî cuda hene. Le dîsa çerçeve em datînin. û mesela nikarin tiştê ku nijadperestî bikin, yan jî li dij yeksanî kar bikin. Yani henî prensîp hene divê li gor armancên federasyonê kar bikin. Ku bikaribin endamê federasyonê bin. Lê wekî dî yek ji bo werziş kar dike, yekê dî ji bo integrasyon û kültür çand kar dike, yekê dî ji bo gencên ku li vî welatê hene yani bi giştî ji bo beşdariya gencan kar dike, yekê dî ji bo salmazinan kar dike, yekê dî ji bo kemendaman kar dike. Lê piraniya komeleyên me ji bo çand û ziman nasname kar dikin.
لە بیدایەتە لەبەرەوەی وەکو باسم کرد 5-6 کۆمەڵە بوون بەڵام ئێستا نزیکەی 40 کۆمەڵەمان هەیە ئەم کۆمەڵانە ئازادن سربەخۆن لە کاروباری ڕۆژانەیان دەستوری تایبەتی خۆیان هەیە ئەو دەستورە خۆیان قەراری لەسەردن دەستوریان هەیە لەگەڵ ئەوەشە لەو دەستورە ئاماژە بە هەموو جموجۆڵیەک و چالاکی خۆیان کراوە کە کۆمیتەی کارجێر لە چی پێکاتووە ناسنامەی ئەو کۆمەڵەیە هەموویان یا کوردی یا کوردستانی بەڵام نەتەوەیین لەژێر پارەپلەی دیموکراتی و بێلایەنی سەر بە هیچ لایەنێکی ڕاستە ئێمە لە دەرەوەی فیدراسۆن ئەمە شتێکی تری گرنگی فیدراسۆنە بیر و باوەڕی جیاجیایی هەمووی لە خۆی کۆکردوتەوە بەڵام ڕاستیەکەی لە ناو فیدراسۆن ئێمە ڕێگە بە کەس نادەین باسی شتی سیاسی بکاتەمانە ئەچین لە دەرەوەی فیدراسۆن ئەم کارە دەکەین ئەم کۆمەڵانەکە هەیە یەکەم بۆ کۆکردنەوەی جالیەی کوردی لەو شارە بۆ تەماشاکردنی منداڵان چاودێریکردنیان بۆ کاتی بۆ شتی کولتوری و فەرهەنگی کە خزمەت بە جالیەی کوردی بکات لەو شارە بۆ پەیوەندی نێوان ئێمە و سویدیەکان ئێمە و بیانیانەکانی ئەوەی کە لە شارەکانش جا لەبەر ئەوەی وەکو باسم کرد لە پێشا 5-6 کۆمەڵە بوو ئێستا خۆی لە 42 کۆمەڵەدا هەڵساوین بەوەی کەوا دابەشیان بکەین هەر لە باشووری سوید هەتا باکووری سوید کردومانە بە 9 هەرێم هەرێم چییە بۆ نمونە هەرێمێکت پێ دەڵێم بەس شاری ستۆکۆڵم لەبەرەوەی پایتەختە و سەفارەتەکانی لێە و پەرلەمانی لێە لێرە نزیکەی 11 تا 13 کۆمەڵەمان هەیە چونکە بە دەستوری فیدراسۆن لە هەموو شارێک لە یەک کۆمەڵە زیاتر وەرناگرین یعنی لە شارەکانی تر هەیە 3-4 کۆمەڵی تێدا بەڵام ئەندامی فیدراسۆن نین ئەندامی فیدراسۆن لە هەر شارێک یەک کۆمەڵی هەیە بەڵام لە ناو ستۆکۆڵم 13 کۆمەڵەمان هەیە کۆمەڵەکان هەم کۆمەڵی کولتورین هەم کۆمەڵی پەروەردەین هەم کۆمەڵی پیشەیین وەکو چی وەکو نووسەران وەکو ئەندازیاران وەکو پزیشکان وەکو چی پێ دەڵێن وەرزش وەکو هونەرە جوانەکان ئەمانە کۆمەڵی جیاجیان و ئەمە هەموو ستۆکۆڵم بەرپرسایەتی هەرێمی یەک وەریەگرێت هەر ڕێکخرا و کۆمەڵێک ئامانجی هەیە کە بۆ گەیشتن بەو ئامانجانە هەنگاوەکانی هەڵدەگرێت پاراستنی ناسنامە زمان و کللتوری کوردی یەکێک لە ئامانجەکانی فیدراسیۆنە فیدراسیۆنی کۆمەڵە کوردستانیەکانیش بۆ گەیشتن بەو ئامانجانە لە هەوڵ و تێکۆشاندایە ئارمانجا هەرێ گرنگ هەرێ بنگهین ئەوێ کو فدراسیۆن ji bo nasname, kültür û ziman kar bike. Armanca me herê bingehîn ev e û wekî jî ji bo pirsgirêkên civakî ji bo piştgiriya gelê Kurd û ji bo Kurdistanê nasandina Kurd û Kurdistan li diaspora li Avrupa karkirinê ye. Armancên dî jî hene wekî beşdariya Kurdên Swêdê li civata Swêd û ji bo yeksanî ji bo demokratiyet li dij nijadperestê karkirin jî armanca yani di nav armancên federasyonê da ye û armanc gelekin li armanca herê bingehîn ji bo ziman nasname û kültür karkirin û ji bo nasandina Kurd û Kurdistan karkirinê ye. زمان پێش هەموو شتێک بێ بپارێزرێ و دەربارەی ئەوەی کە ئێمە هەتا لە ناو کۆبوونەوە و هەر سمینارێکەکەین زمانی کوردی کاری سەرەکی ئێمەیە کە سمینارەکە یاخود کۆبوونەوەکەمان پێبردۆ بەڕێەوە یاخود ئەو دەورانی کە کراونەتەوە یاخود ئەو کۆرسانی کراونەتەوە هەمووی بۆ پتەوکردنی زمانی کوردی بە تایبەتی کۆرس کراوەتەوە بۆ ئەو دایک و باوکانە کە چۆنێتی زمانی کوردی گرنگ بن بە زمانی کوردی زمانی دایکی کە بۆ مناڵەکانیان و ئەمە بێگومان کاردانەوەی هەیە لەسەر هەموو ماڵێکی کورد کە ئەندامن لە کۆمەڵەکانە هەوڵ دەدا منداڵانی ئەو کوردانەی کە لێرە لە تاراوگەدان
بە زمانی دایک پەروەردەیان بکا لە کۆمەڵەکانیدا هەوڵ دەدا کوردەکانی سوئید لە یەکتر نزیک بکاتەوە لە هەموو بارێکدا. فیدراسیۆن ڕێکخراوێکە کە کورد لە سوئید پێویستێتی و دەبێ هەر کەس لە پلەی خۆیدا یارمەتی بدا بەوەی کە فیدراسیۆن بەهێزتر بێ بۆ خزمەتکردنی زیاتر بە میلەتی کورد. گەلێک جاران بەهۆی شپرزەیی ماڵی کورد و یەکنەبوونیان کوردەکان لە دەرەوەی وڵات نەیانتوانیوە بە گوێرەی پێویست دەنگی کورد بگەێنە دەسەڵات. بەڵام ڕێخستنێکی وەک فیدراسیۆن کە چەترێکی بۆ هەموو کوردەکان دروست کردووە و خەباتی فیدراسیۆن لە پێناو پشتیوانیکردنی کۆمەلگای سوئید بۆ مافی کورد و چارەسەرکردنی پرسی کورد یەکێکی دیکە لە ئامانجەکانی بووە تا چەندە توانیوێتی دەنگی کوردەکان بگەێنێتە دەسەڵاتی ئەم وڵاتە و ڕێکخرا و فیدراسیۆنی وڵاتانی دیکە. Me gelek kar kiriye ji bo ev armanca xwe ji bo cibêjikirina armanca federasyonê ku di nav civata Swêd de Kurd û Kurdistan bidin nasandin û ji bo pirsên pirsgirêkên civata Kurd li Swêdê kar bikin. Tekiliyê me pir xurt digel partiyên Swêdê digel dezgehên Swêdê heye û her wiha tekiliyê federasyonê pir xurt digel dezgehên dî demokratîk federasyonên dî heye û federasyon di nav konfederasyona biyaniyan da navê konfederasyonê siyosê li wir endamê di komîteya birêvê bir de cî digire û li wir ez demekî cîgira serok jî bûm û demek jî serok bûm. Serokatiya verêxistinê kirim 2 sal û em biriya ev dezgehê ev konfederasyon li ser pirsgirêkên me yên hevbeş nasname, çand, zimanê zikmakî û her wiha ji bo pirsa Kurd jî em kar dikin ne biriya vê dezgehê lê wek federasyon em kar dikin. Belê ji xwe zêyatir destpêkê yani ew kar û xebata ku dihat kirin zêyatir li ser pirsa Kurda bi taybetî firahî bû yani. Pirsa Kurda didan nasandin. Demonstrasyon çê dikirin, meş çê dikirin, beyan derdixistin. Dixwastin pirsa Kurda aktüel bikin li Swêdê ku xuyab be. Yani zêyatirî karê siyasî dikir. Eger em bêjin eva federasyon wekî yekîtiyekî siyasî îş dimeşand. Normal de esasê xwe de federasyon li Swêd çê dibin bo Swêdê ye. Yani karê komeleyetî ye, bi îş û karê endaman mijûl bibin, pirsgirêkê wan mijûl bibin. Lê em zêdetir ji ber ku siyaset rêxistin çêkiribûn, siyaset komela çêkiribûn û federasyon jî bû yekîtiya rêxistina ji bo wan jî zêtir karê siyasî dikirin. بەهۆی ئەوەی کە ئەندامانی فیدراسیۆن کورد بوون و لە پێکهاتەی کوردەکانی هەر چوار پارچە بوون ئەوە خۆی لە خۆیدا دەرفەتێکی باش بوو بۆ یەکترناسین و بەڕێوەبردننی چالاکی و ناساندنی دۆزی کورد بە دنیای دەرەوە. بەڵام لە هەمان کاتدا کوردەکان هەریەک بە شێوەیەک نەخۆشیە سیاسی و کۆمەڵایەتیەکانی خۆیان لە کوردستانەوە لەگەڵ خۆ هێنابوو کە بێگومان ئەو کێشەیە کاریگەری لەسەر کارەکانی فیدراسیۆن هەبوو. Zani wê demê problemek hebû piştî ku şoreş hilweşiya heftê û pênca problemek kêşeyek navbera yekîtî û partî de çêbû. Êja hin rêxistin Kurdî Bakur hin nêzîkî partî bûn, hin nêzîkî yekîtî bûn. Êja yek digot partiye be êdin digot yekîtiye be û yekîtî û partî jî nedahatin gelev. Bi hev re nikaribûn îş bînin. Zêtir jî bawer dikim zêtir jî yekîtî mesafe dixist nav. Dixwast ew hebî, ew temsîlî başûr bike. Ji bo navê jî ji bo me gelekî zehmet bû. Mesela PKK jî wisa. Mesela yek dido hebûn ku digotin PKK lazim e PKK jî bes bi were. Bes
بگرانی دگوتن نه پکێکە نابێت نەلازمە پکێکە هەبێ یعنی ئەو کێشەین سیاسی ئەف پرۆبلەمانە دەردخست تایبەتیژی کوردستانە باشوور ئەو پرۆبلەمە کو ناوبەرە یەکیتی و پارتیەدا هەبوو ئەو زەحمەتی دەردخست کە ئەو هەردوو ڕێخستنجی لەگەل هەفوەرن ناو فدراسیۆنی کار بکەن. ئیژە ئەو ڕقابەتە سیاسی di nav rêxistinên Kurda da zor zêde bû gelek zêde bû. Îja federasyon jî yekîtiya rêxistina bû yekîtiyek siyasî bû herkes dixwast merivê wî bixwe bibe serokî federasyonê. Wextî dibû serokî federasyonê wekî prestîjek ji xwe jê dijî derdixist. Mestir dibû, bilindtir dibû. Yan jî wisa lê mezet kirin, wisa difikirîn. Ji bona wî jî ew dibû problem yani eger rêxistinekî bibe serok êdin qebûl nedikirin digotin çima ew bibe serok ez bibim serok yani ew reqabeta siyasî ji ber ku di nav rêxistina da yekîtî tune bû di nav federasyonê da jî ew yekîtî bi wî awayî nikare pêk bê hilbijartina serok gelek zehmet. Kurd kewte Kurd xwe hemûî pêk hatwe li siyaset û lem tiştane belam تۆ کاتێک کە کارێکی وەکو فیدراسیۆن ئەبێت تۆزێت درۆپەرێز لە سیاست کار بکەیت تاکو بتوانیت لە هەموو کێشەکانە لە هەموو ڕەوشەکە لە هەموو بارێکە تۆ هەڵوێستی خۆت دەبێ و هەڵوێستی خۆ بپارێزی. بەڵێ لە فیدراسیۆن هێندێک کێشە هەبوو چارە نەکراوە. بەڵام بەگشتی چونکە فیدراسیۆن ڕێکخراوێکی دێموکراتیە مەدەنیە لە سوید دەژی بە جۆرەی یاسای سوید کار دەکا بە دوای هەر کۆنگرەیەکدا کێشەکانی چارەسەر کردووە. دووسێ کێشە بۆمە چارەسەر نەدەکرا. یەکیان لە ڕەوتی شەڕی براکوژیدا بوو کە برادەرانی یەکێتی نیشتیمانی دەستیان کرد بەسەر چەند کۆمەڵی ئێمەدا لە یوتۆبۆری و لە هێندێک شوێنی دیکە. دواتر برادەرانی سەر بە پارتی کرێکارانی کوردستان پێکێکە کە لە فاڵ شۆپینگ و لە یۆن شۆپینگ و لەوانە ئەوانیش ژمارەیە کۆمەڵیان داگیر کرد لە فیدراسیۆنیان کردەوە. بە دوای ئەوەدا کێشەیەکی دیکەش کە بۆ مەهاتە پێشەوە کێشەی ڕێکخراوی ژنان بوو لەگەڵ فیدراسیۆن. ڕێکخراوی ژنان یعنی دەتوانم بڵێم یەکێتی ژنانی کوردستانی سەر بە فیدراسیۆن ماوەیەک بوو لە ژێرەوە کاری دەکرد بەوەی کە بۆ خۆی فیدراسیۆندا بمەزرێنێ. ئەوەی کە دەیویست فیدراسیۆندا بمەزرێنێ بەو ئافرەتانە دەیویست فیدراسیۆندا بمەزرێنێ کە لە ڕیزی کۆمەڵەکانی فیدراسیۆندا بوون کە شتێکی نایاساییە لە سویددا. ئێمە زۆر هەوڵماندا بەرگری لەوەی بکەین پێمان کوتمان دامەزرانی فیدراسیۆن بۆ هەر ڕێکخراوێکی ئاساییە فەرمون دەتوانێەوە کۆمەڵەدا بمەزرێن بە 6 کۆمەڵەتوان فیدراسیۆن پێک بێنن. بەڵام ئەوان درێژیان بە شتدا و سەرنجام بە دوای منداکە من ڕۆیشتم و ئەوانە چەند ساڵێک دوایی فیدراسیۆنی خۆیان دامەزراند و لە فیدراسیۆنی کۆمەڵە کوردستانەکان زیابوونەوە ئەو کێشە بۆمە چارەسەر نەکرا بڕاستی. لە 22 مانگی گوڵانی ساڵی 1970 یەکەمین کۆنگرەی فیدراسیۆن بەڕێوە چووە. لە ماوەی 32 ساڵ تەمەنیدا فیدراسیۆن 25مین کۆنگرەی خۆی تێپەڕاندووە. کۆنگرەی فیدراسیۆن جاران کە لە بیدایەتە کە دامەزرا لە ساڵی 1970 ساڵانە بوو پێم وتی ژمارەی کۆمەڵەکان کەم بوون و لەگەڵ ئەوەشە ئەندامیشمان کەم بوو. وردە کە زیادی کردەمانە جاران هەموو سەری ساڵێک ئەین لە مانجی 5 کۆنگرەمانە بەستی گۆنگرەکە جاری وا بوو 2 ڕۆژی ئەخایان جاری وا بوو زۆر درێژ بە کەوتە 3 ڕۆژ ئاهەنگێکی گەورە لەگەڵ ئەوەشە لەو کۆنگرەیەدا لە هەموو کۆمەڵەکان چۆن چێ بەشداری دەکات لەم کۆنگرانە. کۆمەڵەی یەتبوری، مالمێ، لوند، فال شۆپینگ، یۆن شۆپینگ ئەمانە کۆنگرەی ساڵانەی خۆیانەکەن بەر لە کۆنگرەی فیدراسیۆن بە مانجێک. نوێنەرایەتی خۆیان هەڵەبژێرن بۆ ئێمە. سیستێمێکمان هەیە بە جۆرەی دەستوری فیدراسیۆن لە هەر 20 کەسی یەکەم 2 کەس دێن بەبن بە نوێنەر. پاش ئەوە لە هەر 20 کەسێک یەک نوێنەر زیادەکە. بڵێن کۆمەڵەیەک 120 ئەندامی هەیە بەشداری کردووە لە کۆمەڵەیەنەکە لە کۆنگرەکەی خۆیان. بڵێن هی یەتبوری یاخود هی هەر شارێک ئوب ساڵا با بڵێن 120 بیستی یەکەم 2
هەر بیستی کەش ینی چل ئەبێتە سێ 6 ئەبێتە 4 هەشتا ئەبێتە 5 120 ئەکاتە حوت ئەندام بەشداری دەکەن ئەمانە ئەبن بە نوێنەر هاتوچۆیان و بەشداریان لەسەر حسابی فیدراسۆنە شوێنیان بۆ تەرخانەکرێ جێگای تایبەت ئەگیرێ کۆنگرەکە 2 ڕۆژ ئەخایەنێ بە جۆرەی ئەمەندا ئێوارە ئاهەنگێکی گەورەیان بۆ دەجێڕێت و لە ڕۆژی دووەمین ئەکرێتە دەنگدان بۆ هەڵبژاردننی کۆمیتەی کارجێر و گشتی و ڕڤیزیۆر و ڕاوێژی فیدراسۆن ئیتر بە جۆرەی ئەو کاندێدانەی کە بۆمان دێ لەگەڵ ئەوەی کە خۆمان هەمانە کۆمیتەی ڕاوێژ کە چاوی تەماشای هەموو ئەندامانەکە چێ چالاکە و دەورە بینێ ئەوانە هەڵبژێرن بۆ کۆنگرەی فیدراسۆن ئێستا بۆ تا 2 ساڵ جارێک لەبەر ئەوەی کەوە ینی مەسرفێکی یەکجار زۆری دەوێ وەکو باسیشم کرد لە ناحەیەی داراییەوە پارەیەکی زۆری تێدەچێتەوەمانە ئێستا بۆتە ساڵی جارێک 2 ساڵ جارێک بەڵام لەبیرت نەچێت لە نێوان 2 کۆنگرەدا کە 2 ساڵ جارێکە ساڵی دوایی لە باتوی کۆنگرە بگیرێت ئێمە کۆنفرانسێکی ڕاوێژکاری ئەگجین بە ئامادەبوونی ئەندامانی کۆمیتەی کارجێر ئەندامانی کۆمیتەی گشتی ئەندامانی کۆمیتەی ڕاوێژ لەگەڵ ڕڤیزیۆر زائیدەن سەرۆکی هەموو کۆمەڵەکان ینی چل کۆمەڵەمان هەیە چل ئەندام لەوێ خۆشمان نزیکەی چلین ئەمە 80 کەسە یەک ڕۆژ ئەو کۆنفرانسە ڕاوێژکاریە ئەخەین هەر سەرۆک کۆمەڵەیەک چارەک سەعاتێکی ئەدرێتێ دەربارەی باسی کۆمەڵەکەیەکە چالاکی چی ئەکرێ و چی ناکرێت و چی پێویستە. دارایی ڕۆڵێکی گرنگ دەگێڕێت لە ژیانی ڕۆژانەدا و هەردام و دەستگا و ڕێکخراوێک بۆ ڕاپەڕاندنی کارەکانی پێویستی بە دارایی هەیە. ڕێکخرا و کۆمەڵە مەدەنیەکان لە وڵاتی سوید داراییان لە چ ڕێگایەکەوە دابین دەکرێت؟ هاتنی فدراسیۆنê sê tiştin. Yek ji dewletê alîkarî wergirtina jê re bijne bîdrak firûn ûngdûmstilsen yani alîkariya ji dewletê. Ew sada nût hatinên federasyonê ji dewletê ye. Niha jê re bijne ûngdûmstilsen ew ku dezgehê girêdaya dewletê ye bes li gûr hejmara federasyona alîkariya belav dikine. Yek jî yê alîkariya werdikir federasyona ew yek didû jî hatinên federasyonê ji projeya jî tê û ya sê jî hatina federasyonê ji dana endametiyê yani endamên me yên komelên endamên federasyonê ew jî alîkî hatine ye. Yani mirov gelemperî bifikire yani bîne berçava sê hatinên federasyonê hene yek ya dewletê di dû proje jî ji dezgehên cuda mirov muracaat dikir ser projeya û ya sê jî ji endametiyê. Dûr 420,000 kirûn salane em alîkariyê ji dewletê werdigirîn û ya di duê jî dûr 100,000 kirûn jî em abûna yani ancak endametiya komelatê û carna jî li gûr rewşetê gihartin 100,000 200,000 ji projeya jî em pera werdigirîne. Yani tevayî mirov bifikire li dûr 600,000 kirûn salane dahatûyê federasyonê heye. لە ساڵی 1982 بەپێی بڕیاری کۆنگرا فیدراسیۆن یەکەمین ژمارەی گۆڤاری بەربانگی بە زاراوەی کرمانجی بۆ یەکەم جار دەرکرد کە لەو سەردەمەدا بڵاوکردنەوەی گۆڤارێک بە زمانی کوردی کارێکی هێندە ئاسان نەبووە. لە ساڵی 1982 فیدراسیۆنی کۆمەڵە کوردستانیەکان یەکەمین ژمارەی گۆڤاری بەربانگی دەرکرد. بەڵام پاش بەرەو پێشچوونی جیهان و بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیاش کەرەسە و ئامرازەکانی ڕاگەیاندنیش پێشکەوتووتر بوون. فیدراسیۆن بە پێویستی زانی بۆ گەیاندنی زانیاری لە کات و ساتی دیاریکراودا ماڵپەڕێکی ئینترنێتی دامەزرێنێت. تایبەتی فدراسیۆن وەختێ هات دامەزراندن پشتێ ساڵێکی دەست بەربانگێک کرد. وێ دەمێ بەربانگ
تەنێ کورمانجی دەرکەت چەند هەژمار پشتێوی هەواڵێ me Kurdê başûr û rojilajî ketin navê formê xwe yê ew kêgirt hem kurmancî hem soranî heta wa 133 hejmar 4 hejmarê berbang derketine lê piştê teknîk pêş ket Swêdî min zanî wek welatkî pir pêşketiye dîwarê teknîkê da norma federasyon jî paralelê Kurdê Swêdê ji ber ku Swêdê jî li gora teknîka Swêdê xwe gewarandin û federasyonê dest pê kir malperekî ava kir. Malpera federasyonê eddara 2000 de dest bi weşanê kir. Wê demê jî sa bi sê cûre me ewkê malperê amade kir beşê soranî, kurmancî û Swêdî. Wê demê taybet ji watê me berbang derdixist dîsa ber malpera federasyonê hebû. Beşek jê berbang bû, beşek jî aktivîte çalakiyê rojane ya jî heftane federasyonê bû ji ber ku berbang me yê carekî derke me çap dikir hemû hejmarî me dikir bijî dikir hêla me jî çalakiyê rojane heftane û beyanê resmiyê federasyonê vêgavê beyanê resmî derdike senavê federasyonê helwesta xwe şêla xwe derbarê biyerekê konkret ku rû dida nîşan dida wana da çap kirin hêladê federasyon çalakî pir dikir wê demê çalakiyê bêjin meş û mitingî û pêşandin û yekê gulanê û nûwa jî piştê wan sala jî piştê Helepçe bi taybet jî kasereta Helepçe 1988 virva her sal federasyon vê rojê bi rojekî bi çalakiyekî xurt bi bîr tîne. پاراستن و هێشتنەوە و بە دیکومنتکردنی خەبات و تێکۆشانی فدراسیۆن کە پیشاندەری بەشێک لە مێژووی سیاسی ڕۆشنبیری کۆمەڵایەتی و کللتوری کوردەکانی دانیشتووی سویدا کارێکی گرنگ و بەرچاوە. حامد گەوهەری لە پەرتووکێکدا بە ناوی کورد لە سوید باز لە خەباتی فدراسیۆن دەکات. ماوەی 17 ساڵ لە فیدراسیۆندا ئیشم کردووە. لە 6 ساڵی دواییدا بیرم لەوەی کردەوە کە ئێمە لە فیدراسیۆندا پێویستە کتێبێک یا شتێکی خۆمان هەبێ کاگەر سبەینێ دوا ڕۆژ بیسمان فیدراسیۆن بە خەڵک بناسیێنین بڵێن فیدراسیۆنی ما ئەوەیە. ئەوە بوو کە من بیرم لە نووسینی کتێبێک کردێتەوە بە دیکۆمنت کە لەسەر فیدراسیۆن بدوم. بۆ هەر کۆبوونەوەیەکی فیدراسیۆن ئەمن پرۆتۆکۆلێکم نووسی بوو. هەمووی بە پرۆتۆکۆل لە کۆبوونەوەکاندا پێشتر دراوە بە ئەندامان هاتوون لەسەر پرۆتۆکۆلەکان و چالاکی فیدراسیۆن قسەیان کردو. ئەوەی کە من بۆ خۆم هەمبوو لە فیدراسیۆندا وەکو ئارشیڤ لەوانە ئیستفادەم کردو هێندێک کەموکۆڕی هەبوو لە ئارشیڤەکەیدا کە من داوام لە چەند کەسێک کردو کە ئەوانە لە ئارشیوی خۆیان ئارشیوی شخصی کە هەیەیان بۆ داویان میە وەکو شۆڕژ زیرەک لە ئوپسالا وەکو کیا ئیزۆل لێرە کە ماوەیەک سەرۆکی فیدراسیۆن بووە وەکو بە تایبەتی ئەو دوانە بەڵگەیان بەدەستەوە بۆ لە بەڵگەکانیوانیش ئیستفادەم کردو لە بەربانگەکان ئیستفادەم کردو کە بە ڕیز ئەمە بەربانگەکانمان هەبووە و لە کەسایەتیەکانیش کە لە فیدراسیۆندا کاریان کردو پرسیارم لێ کردوون و توێژم لەگەڵ کردوون و کتێبەکەم پێ ئامادە کردو. وڵاتی سوید یەکێک لەو وڵاتە ئەوروپاییانە بووە کە هەردەم باوەشی بۆ پەنابەران کراوە بووە. نزیکەی 10% دانیشتوانی وڵاتی سوید لە پەنابەران پێکهاتوون. ئەو پەنابەرانەش بۆ پاراستنی زمان، کولتور و فەرهەنگی وڵاتەکانی خۆیان بە شێوەیەک لە شێوەکانیش خزمەتکردن بە کۆمەلگای سوید بە هاوکاری دام و دەستگاکانی وڵاتی سوید کۆمەڵەی کولتوری و کۆمەڵەی جۆراوجۆریان پێکهێناوە.